کارەساتی دڵتەزێنی کانگای تەبەس قازانجپەرستیەکی جنایەتکارانە. ڕۆژی 31 خەرمانان بڵاوبوونەوەی هەواڵی ڕووداوێکی دڵتەزێن کۆمەڵگای خەمبار کرد. بەهۆی تەقینەوەی کانێکی بەردی خەڵوس لە شاری تەبەس سەر بە پارێزگای خوراسانی باشوور 54 کرێکار گیانیان لەدەستا و 61 کرێکاریش بریندار بوو. کانگای مەعدەنجوو یەکێکە لە گەورەترین کانەکانی بەردی خەڵوس لە کەرتی تایبەتدا. لەم کانەدا 1500 کرێکار کار دەکەن. ساڵانە دەرهێنانی بەردی خەڵوس لەم کانەدا دەگاتە 400,000 تۆن. بەرزبوونەوەی ڕێژەی گازی مێتان لە کانەکانی بەردی خەڵوسدا شتێکی سروشتیە، چونکە ئەم گازە لە ناو چینەکانی بەردی خەڵوسدا بوونی هەیە کە دەبێت بە هەوا گۆڕکەی بەردەوام ئەم گازە لە کانەکە دەربهێنرێت. لە هەمان کاتدا پێویستە ئامێرەکانی پێوانی ڕێژەی گاز لە هەموو شوێنێکی کانەکەدا دابنرێت بۆ ئەوەی لە کاتی خۆیدا سەبارەت بە بەرزبوونەوەی نائاسایی ڕێژەی گاز هۆشداری بدرێت. لێکۆڵینەوە سەرەتاییەکان دەری دەخەن کە لەم کانەدا تەنانەت ئەم ئامرازە ئەمنیەتیە سەرەتاییانەش بوونیان نەبووە و سیستمی هەوا گۆڕکێ کاری نەکردووە. یەکێک لە کرێکارانی ئەم کانە بە دڵێکی پڕ لە گریانەوە دەڵێت ئەگەر ئامێرەکانی هەوا گۆڕکێ و ئاگادارکردنەوەی بەرزبوونەوەی ڕێژەی گاز بە باشی کاریان بکردایە، ئەم ڕووداوە کە جۆرێکە لە کوشتاری بە ئەنقەستی کرێکاران هەرگیز ڕووی نەدەدا. بەڵام وەزیری کاری ڕژیم بەبێ ئەوەی چاوەڕوانی دەرەنجامی لێکۆڵینەوە لە ڕووداوەکە بێت، ڕایگەیاند کە هیچ سەرپێچیەک لەم ڕووداوەدا ڕووی نەداوە و تەنیا پێشهاتێک بووە. خانەی بەناو کرێکارانیش بە شێوەیەکی شارەواتر لە وەزیری کار هەوڵیاندا خاوەنکانەکان بێتاوان نیشان بدەن. ئەوان گەماڕۆکانیان وەک هۆکاری نەبوون یان لە کارکەوتووی ئامێرەکانی ئاگادارکردنەوە ناو بردووە و یەکێک لە خاوەنکارەکان وتوێتی کەرەستەکان لە بازاڕدا بوونیان هەیە، بەڵام گران و تێچوویەکی زۆر دەخاتە سەرشانی خاوەنکارەکان. ئەو ئاوا بە سادەیی مەرگی دەیان کرێکار و هەوڵی بنەماڵەکانیان پاساو دەکات. ڕۆژنامەی بەهار لە راپۆرتێکدا لەسەر زاری کارناسێکی سڵامەتیەوە ڕایگەیاندووە کە وەزارەتە بەرپرسەکان ئەرکی چاودێری خۆیان سەبارەت بە کانەکان بەڕێوە نەبردووە. ڕۆژنامەی شەرق لەسەر زاری کارناسێکی باڵای نێودەوڵەتی بواری پیشەسازی بەردی ئاسن و پۆڵاوە نووسیوێتی کە جگە لە بابەتی دابینکردنی ئەمنیەت و چاودێری پێویست، خاڵێکی کە لە هیچ کام لە لێدوانەکاندا ئاماژەی پێنەکراوە، بریتیە لە دابینکردنی کەرەستەکانی فریاکەوتن. بە گوێرەی ڕوونکردنەوەکانی ئەو لە هەنگاوی یەکەمدا ئەگەر هەموو شتێک بە دروستی بکردرایە، واتە هەم ئەمنیەتی پێویست لەبەرچاو بگیرایە و لەلایەن وەزارەتە پەیوەندیدارەکانەوە بە شێوەیەکی ڕێک و پێک سەردان و چاودێری بکرایە و هەم خاوەنکار وەک پێویست کێشە و کەم و کوڕیەکانی چارەسەر بکردایە، ڕووداوێکی ئاوا دڵتەزێن ڕووی نەدەدا. ئەو لە وەڵامی ئەو پرسیارەی کە ئایا بەهۆی گەماڕۆکانەوە ئیمکانی کڕین و دابینکردنی کەرەستە و کۆنتێنەری فریاکەوتن بوونی هەیە وتی خۆ هەر شتێک کە پەیوەندی بە گیانی مرۆڤەوە هەبێت گەماڕۆی لەسەر نییە. ئەو وەک نمونە ئاماژە بە وڵاتی تورکیە دەکات و دەڵێت تەواوی ئەو کەرەستانە لە وڵاتێکی وەک تورکیا دەست دەکەوێت وەک کڕین و هاوەردەکردنیشیان ممکنە. ئەوەی کە بابەتەکە ببەستینەوە بە گەماڕۆکانەوە بەلاڕێدابردنی مەسەلەکەیە. خۆ نابێ ئێمە هەموو کەم و کوڕی و کەم تەرخەمیەکانی وڵات بخەینە ئەستۆی گەماڕۆکە. گیان لە دەستانی 54 کرێکار لە ڕووداوی تەقینەوەی کانگای تەبەس هەگەرچی گەورەترین کارەسات بووە، بەڵام بە بەشێک لە زنجیرە ڕووداوەکانی کانەکانی ئێران دادەنرێت. بۆ نمونە مانگی گوڵانی ساڵی 1396 لە ئاکامی تەقینەوەیەک لە کانگای یۆرت لە پارێزگای گوڵستان 42 کرێکار لە ژێر دار و پردوودا گیانیان لەدەستا. ڕۆژی 16 خەرمانانی 1399 بەهۆی داڕمانی تۆنەلی ژمارە 2 کانگای خەڵوزی هەندێک کە دەکەوێتە دەوروبەری شاری کەرمان 4 کرێکار گیانیان لەدەستا. لە مانگی گوڵانی ساڵی 1400دا
دوو کرێکار لە کانگای خەڵوزی ئەلبورزی ڕۆژهەڵات لە ناوچەی تەرزەی دەمغان بوونە قوربانی ڕەچاونەکردنی ستانداردەکانی ئەمنیەتی شۆنیکار. هەروەها ڕۆژی 22 خرمانانی ساڵی 1400 بەهۆی داڕمانی کانگای هەندێک لە پارێزگای کرمان 35 کرێکار گیانیان لەدەستا. ڕۆژی 13 جۆزەردانی 1403 بەهۆی داڕمانی کانگای خەڵوزی ئابنیل لە گوندی بیبی حەیات لا کرمان کرێکاری گیانی لەدەستدا و 5 کرێکاری دیکەش بریندار بوو. ڕۆژی 27 جۆزەردانی ساڵی 1403 کانگای زیخ و لمی شازان داڕما و بۆ هۆیەوە 4 کرێکار گیانیان لەدەستا و تەرمی یەکێک لە گیان بەخت کردووان تا ئێستا لە ژێر دار و پردوودا هەرماوەتەوە. ئەوەی کە ئاماژەیان پێکران نمونەی چەند ڕووداوێک بوون کە تەنیا بەهۆی نەبوونی ستانداردەکانی ئەمنیەتی لە کانەکانی ئێراندا ڕوویان داوە. ئەو کرێکارانەی کە بێڕەحمانە بوونە قوربانی چاوچنۆکی و قازانج پەرستی خاوەنکاری کانگای مەعدەنجوو دەوڵەتە پشتیوانەکەی مانگانە تەنها 12 ملیۆن تمەن حەق دەستیان وەردەگرت، واتە مانگانە کەمتر لە 200 دلار. لاوە بارودۆخێکدا جگەل لە خۆڕێخستنی کرێکاران لە ڕێکخراوە چینایەتیەکانی خۆیاندا هیچ شتێکی تر ناتوانێت پێش بە دەستدرێژی جنایەتکارانەی سەرمایه‌داران و دەوڵەت بۆ سەرژیانی کرێکاران بگرێت و ڕێگری لە دووپاتبوونەوەی کارەساتی لەو شێوەیە بکات.